میواندارەتی گەنجێکی سەرکەوتومان کردووە کە توانیەتی لە بواری پزیشکیدا بە شێوەیەکی بێوێنە لە ماوەی کورتی 4 ساڵە سێ بوار و سێ پلەی زۆر زۆر گرنگ لە بواری پزیشکیە ببڕێت کە بە هەمان شەوە کە ئاماژەم بۆ کرد کارێکی زۆر زۆر زەحمەتە کە ئەم دەرەقەتی هاتووە جا پێم خۆشە خۆی باسی ئەم سەرکەوتنە مەزنەی خۆیمان بۆ بکات باسی ئەزمموی خۆیمان بۆ بکات کە وەک خوێندکارێکی کورد کاتێک لە وڵاتێکی جیاواز درێژەی بە خوێندن داوە ڕوبەڕووی چی بۆتەوە و باسێکی هەوڵەکانی و پشوو درێژی خۆشیمان بۆ بکات لەسەر ئەم بابەتە دوێن بە میواندارەتی بەڕێز ئارمان دڵشاد کە خوێندکارە لە لامان ئێستا ئامادەیە کاک ئارمان زۆر بەخێربی زۆر بەخێربیتەوە بۆ کوردستانیش هەر سەرکەوتوبی پیرۆزبای لێکن بۆی کە بەڕاستی ئەمە چەند قۆناغێک بڕینێ بە ماوەی چەند ساڵێکی کەم ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ کوردێک ئێمە و شانازی پێوەکەین زۆر بەخێبی جاوتم کە لە بواری پزیشکی ئام سەرکەوتنات بەدەستێنەوە بەڵام پێم خۆشە خۆت باسی ئەومان بۆ بکەی ئەم سێ قۆناغە جیاوازە کە تۆ بڕیوتە ئەویش بە ماوەی 4 ساڵ زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە ئەمە گرنگەکەی لە چیایە لە چ بوارگە لێگا بووە ئەم پلانەکە تۆ بڕیوتە و خەڵکی ئاسایی خوێندکاری ئاسایی لە چ ماوەیە کە ئەمانە ئەبڕێت بەڵێ خوێندنی پزیشکی لە ئەمریکا تۆ پێویستت بەوەیە دوایەوەی کە مەکتەب تەواوەکەیت 2 ساڵ لە کۆڵێجی ئەمریکا بیت بە ماوەی ئەو 2 ساڵە تۆ هەنێک دەرسی بناغەی چیمیا و فیزیا و بیرکاری و بایۆلۆجی خوێنیت ئەمە بۆ ئەوەیە کە بزانن تۆ توانیت یاخود بەرگەی ئەو ئاستە قورساگری دیاننا ئەمە جیاواز زۆر لە کوردستانی خۆمانە لە کوردستان تۆ لە مەکتەب بۆ ئەڕی بۆ پزیشکی واتە دوای پۆلی شەژە ڕوویت بەڵام لە ئەمریکا ناهێڵن لە ئەمریکا بەڵێ بە 2 ساڵ لە کۆڵەج داتێنن 2 ساڵ بەس لە بواری کیمیای بناغەیی و ئۆرگانیک و کاڵکولوس و کۆمەڵێک دەرسی زۆر قورسی زانستی و برکاریە تاوەکو ببینن تۆ بەرگەی ئەگری دیاننا باشە تۆ لێرە لە چه خوێندنگایەک بووی کە ئەو خوێندوە دوای ئەوە ئەم دەرفەتە چۆن دروست بوو کە تۆ بچیت ئەمریکا و بتانی یەکسەر دەست بەم خوێندنە بکەیت وەڵا من زۆر عجول بووم من لە سەلاحەدین بووم لە ئەمەسە پێوترێت یونایتد ساینس کۆلج کاتی خۆمە پێمانەوت سەلاحەدینیان پێمان مەکتەبە تورکیەکە لە کارزەوش بەڵێ بەڵێ تا تقریبان پۆلی دەش هەر بڵین ئەوە ئەیلی مەکتەبەکەم بووم حەزمە کرد ببم بە یەکەمی هەرم لە وەزاری بەڵامی تر لە پۆلی دا حەزم کرد بڕۆمە دەرەوە باشە دەرەجەکانت هەروە باش بوو تا دەسەم هەبوو ینی خراپ نەبوو باش بوو بەڵام مەکتەب دوایەوەی کە من هەموو ڕۆژێکانیان نەک لە پۆلی دۆ لە سەرەتای مەکتەبەوە ئەچمەوە ماڵەوە دەرسەکانم تەواوە کرد دووسێت چاپتەری دوای ئەوەشم تەواوە کرد تقریبان زۆربەی کات 2 مانگ لە پێش مامۆستاکەوە بووم کە تەواومە کرد لە دەرەوەیەوە کتێبی دەرەوە خوێندەوە مەسەلە ئەو شتانی کە لە ئاستی جامیعە و مەسەلە بیرکاری ئاستی جامیعە و کیمیا و فیزیامە خوێندەوە ئەچمەوە بۆ مەکتەب سێرەشی مامۆستاکەمە کرد و نازانم زانی زیاتر گوێمە کرد لە مەکتەب بۆ بەڕاستی بۆەوە ناچوم کە لە سفرەوە فێر بم هەموو کاتێک بە حازریە ڕۆشتم ئیتر ئەنو تۆ تەلبێکی مشاغبی ئەمە زۆر زۆر گرنگە ئەمە بۆ لەوانەیە بڵێن ئەمە بەهرێکی خواییە کە خوا بە توی بەخشیوە کە مێشکێکی ئافرانە بێ و کە بتوانی پلەیەکە هەڵێ سەحرەتا دە سامیانەوەی تر بەتەمای چیلەوە زیاتر ینی دەستە خۆش بێ و ڕۆشتیتە دەرەوە بۆ وڵاتی ئەمریکا لە وڵاتە چکە وڵاتێکی پێشکەوتووە هەمیشە دەرفەت هەیە بۆ کەسانی کە یانەیە خۆیان پێش بخەن لەوێ باسی خوێندنی خێراکەن باسی ئەو سێ قۆناغاکەین کە لە ماوەی 4 ساڵە بڕیوتە ئەم سێ قۆناغە لەوانەیە لە وڵاتی بەریتانیا بێ 12 ساڵی بێت بەڵام لە ئەمریکایە تۆ بە 4 ساڵ بڕیوتە ئەم دەرفەتە چۆن نەخەنە بەردەمی تۆ ئەو کاتانی کە لە مەکتەب بووم عادەتەن ئەو کتێبانم تەواو کردبوو یعنی کە چوومە ئەمریکا یەکەم جار بە مۆلیکولەر بایۆلۆجی دەستم پێ کرد چکەوەی یەکەم شتەکە زۆر زۆر نزیک بێت لە بواری نەخۆشەکانی شێرپەنجە و هەر چکە کاتی مەکتەبیش زۆرم لە خوێندبوو ئەمزانی کە لە کۆتاییە تۆ هەر شتێک چارەسەر بکەیت دەبێت لە خانەیە چارەسەریکەیت واتە هەر جەرمانەکەی دۆزیتەوە و هەر شتێکە تاقیەکەیتەوە ئەگەر لە خانەیە سەرکەوتوو بوو ئەو کاتاڵی با بڕوات واتە کە تۆ دەرمانێکە خۆیت لە ئاخرە خانەکەت ئەو دەرمانە هەڵەمژێت و لەناو خانەیە وەحاڵ ئیشی خۆیە کایتر خانی گورچی لە بێ جگەر بێ مۆلیکولەر بایۆلۆجی مەڵبژارد
تقریبا ساڵی دووەمم دەست پێ نەکردبوو کتێبێکی سەڵ باڵۆجی مەخێنەوە پێڵێن کتێبی خانە هیچەکە لە بەناوبانگترین کتێبەکانی ئەمریکا ئەمە پێمانەوت سەل بایۆلۆجی ئە کۆنسەپچوەڵ ئەپرۆچی پێوترا لەگەڵ ئەکسپێرمنت لەلایەنێکێک لە زانەهەرە گەورەکانی ئەمریکا دانرا بوو ئەوم ئەخوێندەوە سێرم کرد زۆربەی داهێنانەکانی بواری بەشی خانە لەلایەن عالمەکانی کیمیاوە کراوە ینی لەلایەن خودی باڵۆژیستەکانەوە نەکرا بوو ئتر منی ژەموت ئەمە ناکرێ من مۆلیکولۆر باڵۆجی بخوێنم دوای بڕۆم پرس بە کابراایکی کیمیا بکەم یاڵا با خۆم فێری کیمیاکە بم دواتر چۆم قسەم لەگەڵ جامیعەیە کرد وتم بە تەمام کیمیاش بخوێنم یاوتیان زۆر باشە ئەگەر حەزت لێ بیکە کیمیاکەم خستە سەر دیگریەکەم واتە ئەمە کردم بە دووەم دیگریش تا دووەم ساڵم نەبوو لە ئەمریکایە زۆربەی کاتەکانیش ئەچوم بۆ دەرسی بیرکاری لە دوورەوە سێرمە کرد یان ئیزنم لە دکتۆرەکە وەرەگرت ڕاستی هەر لە مناڵی حەزم لە بیرکاری هەبووە ئیتر داوام لە جامیعە کرد کە ئیزنم بن بیرکاریشی بخەمە سەر ینی بیکەم بە 3 دیگری هێشتا ئەمە تقریبا نیوەی ساڵی دووەمە بوو لە ئەمریکا تر داوای لە کردم کۆمەڵێک ئەوراق و شتێ گەڵا ئیمزایکە و خوێنی خۆ لە سەرخۆت و نازان ئەو شتانە ئەچکە ئەوە تقریبا ئەگەر زۆر زۆریش هەوڵ بێت 7 ساڵی پێچێ ئەگەر زۆر زۆر هەوڵ بیت وەڵام وکوتم ئەمەی من ئەوە نیە بڵێ لە 4 ساڵیەوە تاوام کردووە لە مەکتەب و دەستم پێ کردبوو لە مەکتەب زۆربەیم تاوا کردبوو وەیە کە چوومە ئەوێ بە ئاسانی لە کەمتر لە 4 ساڵ تاوام کردن هەرچێکی پلەی نایە بوو دەرەجەکانم مۆلیکولۆر بایۆلۆجیەکەم لە هەمووی کەمتر بوو وەکو دیگری 92.5 بوو ئەوانەتر 93 بۆ 94 بوو ئامەی دەرسەکانم 98 بۆ 100 بوو دەرس ئەدەبیەکان خراپ بووم زۆر لە سۆسیۆلۆژی و سایکۆلۆژی ئەدەبیاتەکان خراپە بووم چکە لە ئەمریکا بیانەش بخوێنیت لاوانە کەم مەهێنا بەس ئەچووم بە دەرسێکی تر مۆلیکولۆر بێ ئۆرگانیک بێ باوان حەقم بۆ کردە بە کوانتوم حەقم بۆ کردە باش ئێستا هەر لە پرۆسی خوێندنەکە بەردەوام هەیت یان بەتەما هەیت هەر درێژە بە خوێندن بەڵێ چونکە ئێستا خەریکی پزیشکیم دوای تاواکردنی ئەو 3 دیگریە لەگەڵ پزیشکەکە لێرەکەیمەوە بۆ سلەمانی لە خەسخانەی ئەهلی لە هەنێک دکتۆری شەکەم کاچمەوە بۆ ئەمریکا بە هەمان شێوە هەموو کتێبەکانم هێنا ئەم جارە یعنی ئەتوانی بە ئۆنلاین بخوێنی نەک ئۆنلاین ئێستا ئۆتڵێ ینی ساڵی داهاتوو ئەڕۆمەوە ئینشاءڵڵا دوو امتحانی قورسم لە بەردەمایە خەریکی ئامادەکاریم بۆ ئەوە یەکی 8 ساعاتە تقریبا ڕاهاتەوە زۆر باشە وزەی لێوەرەگری بەڕاستیە لە خۆتۆێنێکی باشی پێ هیوای سەرکەوتنە بۆ خوازیین تێڕوانینی فیدباکی ئەمریکیەکان چی بوو لەسەر تۆ یەکمان تۆ کاستێکی وا پێشکەشکەی ئەمە بێتە جێی پرسیار چیان بە تۆ هەم مامۆساکان و دکتۆرەکان و هەم خوێندکارەکانی ئەوە زۆر گرنگە چکە لەو ویلایەتە من یەکەم تەلەبەی عراقم کە وەرگیرەوە لە مێژووی ئەو شوێنەیە کاتی خۆشی کە ئیمتحانەکانم کرد لێرە چکە بە ئیمتحانی وەزاری ناتوانین بڕۆی ئیمتحانەکانی ئەمریکام کرد لە ماڵەوتم باوکە ئەمێ بڕۆم بۆ ئەمریکا و کاتە مناڵ نازانم 16 بووم 15 بووم کتێبەکانم هەمووی کڕی لە ئەمریکاوە ئیمتحانەکان هەنێکی لە ئەمریکیەکە کردم هەنێکی لە شۆی فات دەرەجەکانم ئەو کاتە لەسەر ئاستی عالەم بڵین لە ئەوەی کە پێوتری ئەوایلەکان بووم ڕاستەوە خۆ ئەمریکا خۆیان بانجان کردم ئیمێڵیان نارد ئێمە حەزەکەین بیت بۆ ئێرە کە چوومە ئەوێش لە یەکەم ساڵە شت زۆر دەرناکەوێ چکە دەرسەکان یەکەم ساڵن ئاسانە بەس لە نیوەی دووەمەوە ئەتر دکتۆرەکانم پرسیاری وایە کرد عێراق ئاوایە و چۆنە و خەڵک دەبێ ئەخوێن و عەرەبیە زای ناموت من هەر کوردم عەرەبیم زۆر خراپە قەوای دەزانم بەڵام ئەوان نازانم ئەتر پرسیاری وایە کرد کوردەکان چیەکەن و مەکتەبی باشی لێ و منیش هەموو کاتێکەموو دەمە گەر دەرفە دەبێ ئەوانەیە مە زۆر لەوانەوە زیرەکترن بەڵام ینی دایمە هەوڵم ئەیە کە ئەو پیشانی ئەوان بم کە من بە مەمنونی نهاتم بۆ لای ئێوە ئەبێت تۆ ڕێز لە کوردگیری و بزانی کە وڵاتەکەی من تەلەبەی زۆر زیرەکتر لە وڵاتەکەی توی تایە وەگەر تەعاملێکی کەمترم لەگەڵاکەیت ینی دەرەنجامێکی باشی نابێت ینی قەت نەمیستووە ئەو بەکەمتر سێری ئێمە بکە وەقەتیش بۆنە ناهێڵم لە داهاتووە بۆ هەج وڵاتێک بڕۆم ئەویان پێڵم کە بەڵە من کوردم خەڵکی عێراقم وە گرنگ نییە وڵاتەکەم لە ئێستا لە شەڕ و لە قەیران و لە شتانەوە
لە نظرە ئەویش بوون وڵاتەکە ئێمە عادەتەن پێڵێن هارڤارد ئۆف تێرۆریست یعنی تۆ هەشت تێرۆریستێک و شتێکە بێت لە عێراق و سەرهەڵە بەڵام نایتر کاتێەوە هاتووە کە بڵێن نا ئێمە وەکو خەڵکێک تیرۆریست نین ئێمەش ئەخوێنین کاتێک ئێمە بوون لە بەغداد سەردەمی عەباسیەکان سنتەری زانست و پزیشکی و ئیبن سینا و ئەلخەوارزمی ئێمە بیرکاریمان بڵاو کردەوە ئێمە هەتا تەنایکێک لاوانی کە لە ئەمە وەکو گلەیەک کە دایمە یەکەم لە خەڵکی خۆمان چاپە کۆنە دەهەزاریەکانی ئمە هەمان و ڕسمی کەسێکی لەسرە حەزمە کرد ڕۆژێک وەکو مقابلی خەڵکی بڕۆن لە خەڵک پرسم بڵێن وێنەیەم کەسە چیەکە لە سەرم دەهەزاریە ئەم کەسە ئیبن الهەیثەمە کە لە سەردەمی عەباسیەکان لە خواروی عێراق ژیاوە پێوترە بەسرە و لە ئەوروپا و لە ئەمریکا پێوترێ father of modern photography واتە بناغی فۆتۆگرافی ئەم کامێرانی کێسە لێرن ئەو دێنەوە باسی ئەم شتانش بۆ ئەمریکیەکان بە هەموو شوێکیانڵە بەڵام بیرت بێ من هاتوم لێرە فێری بیرکاری بم بەڵام خوارزمی کاتی خۆی لە عێراق بووە ئەمە بیرکاریمە دەهێنا بناغی بیرکاری بە هەموو شوێگەمانان پێڵم بۆ ئەوەی زۆر نەهێڵە ئەوەی کە ئەم ئاستە باشەی تۆ هەتا گەڕانەوەی تۆ بۆ کوردستان چ شتێکی باش لێرە بۆ خوێندکارەکان یان زانکۆ یان لای پزیشکەکان بەجێ هێڵی بۆمان یان جارێ ماوتە خوێندنەکەت خۆی تاوا مەرحەلەکان بڕی ئینجا بە یەکجاری بێت لێرە شتێ بکەیت وەڵای نانی من هەتا لە ئەمریکاش فەیسبوکەکەم کردو بە پابلیک بەشیشی ڕقەمەکەمم داناوە ڤایبەر لە خزمەتام هەچ کەسێک مەسجێنێرە تەلەفۆنەکات ئیزعاج نابم ینی لێرە شۆمە بڵم هەچ کەسێکی پێویست ناکات بۆ نمونە لای باوکمە واستەکە یا لای مامەکانم بڵێ عەزل نەبێ قسە لەگەڵ کوڕەکە تاکەم ناپیانی پێویست بۆ شتانە ناکات ڕاستە خۆ پرسیاری پزیشکیە تایبەت بە خوێندن بێت و ڕاستەکەی ئەوەی کە بە مەسج پرسیاری پزیشکی کەیت لە ئەمریکا ئەمە ڕێگە پێدراو نییە جارێکیان کەسێک ئەکسڕۆی بۆ نردمەمە ئەشعاکە نردبی کاک دکتۆر بێ زەحمەت سەیری کە بزانم چی وتم ئەمە تۆ ببی بە ڤیوەرێکی زۆر بەقووە تاوەکو بیبینیت ینی بە موبایل ناکرێت ئەمانش کۆمەڵێک خەلەلن کە ئەمەوێت لێرە بەڕاستی بە خەڵکی بڵم لە موبایلەوە تۆ ناتوانیت شتەکان شتی پزیشکی بکەیت ئەمە زۆر خەتەرە ڕێگە پێدراویش نیە لە ئەمریکا بەڵام هەم لە ڕووی خوێندن و هەم لە ڕووی ئەوەی کە پێوترێ ڕێنوێنی پزیشکیاتوانم بکەم بەڵام جوابی پرسیاری قورس نایەمەوە لە بەری ئەوێ بێتە خەستخانە و بتبینین ئەو کات ئێستا ئیشەڵا بە تەمای لە چ بوارێک و لە چ بەشێکی پزیشکیا درێژە بە خوێندن بێ ئەوەش تەماحم زۆرە یەکەم جار ئەمەوێت ینی بە یەک و دوان ڕازی نیت نا چونکە ئەوەش خۆی لە خۆیە ئەمە ئێستا وای لە کراوە ئەجنا پزیشکی کۆن زۆربەی ئەزانی ینی جەڕاحیە زانی باتنیە زانی شتەکانی بە ئامەزانی ئێستا زۆر کورت کراوەتەوە لە من بەس گورچی لە ئەەکەم و یازانم من بەس ئەوە ئەەکەم بەڵام لە کۆنا هەمووی ینی لە کۆنا نەگەر پزیشک بووە بیرکاری زانی وە کیمیای زانی و ئەستێرە ناس بوو زیاتر من حەزم لەم شتانە بووە کە وای کردو تۆ بتوانیت لە چەند بوارەکە فێر بووەم بوارانش دژی یەک نین ئێستا تۆ تموحەکە بۆ چ بوارگەلێکە بۆ شێرپەنجە ئەمە یەکەم بەڵام ئەمەوێت لە جەڕاحیشا بێنم چکە شێرپەنجە دوو قۆناغی چارەسەر یاخو دوو ڕێگای جیاوازیشیشیان بە ئەوەی کە پێوترێ کیمیایی و ئەشیعە و ئەم شتانە لایەنێکی تریشان بە جەڕاحیە کە لە سمارت ئیشمە کرد لێرە لە ئەمەی کلینیکی سمارت کۆبوونەوە هەفتانە ئەوانی کە جەڕاحن ئەڵێمە پێویستیمان بەوەیە گوێ لەوانە گرین کە بە کیمیایی بەکارێنن ئەوانی کە کیمیاییەکەن ئەڵە پێویستیان بە جەڕاحەکانە یا نامن ئەمێ هەردووچیان بکەم زۆر باشە ئێستا لەگەڵ خوێندنەکەی تۆە با کاتبی کا خوێنی لە ئەمریکا تازەترین چارەسەرەکان خۆی لە چیا بینێتەوە کە بتوانێت ئاسانکاری بۆ ئەو نەخۆشە بەتایبەتی شێرپەنجە نەخۆشیەکی درێژخایەنە و زۆر کەس بەدەستیەوە ناڵێنەوە لە جیانیشا بڵاوە هەرێمی کوردستانیش بێبەش نییە و لە نەخۆشخانەکانیشمانە چەندین نەخۆشمانەیەکەی وای زوو چاکبوونیان بۆ خوازین بەس پەنا برێتە بەردەم ئەوەی کە کۆمەڵێت دەرمانی کیمیایی و دەرزی کیمیایی بەکاربێنرێ ئایا هیچ ڕێگایەکی چارەسەری نوێ دۆزراوەتەوە کە بتوانن لەگەڵ ئەم نەخۆشانەیە مامەڵی پێ بکەن ئەوە زۆر مویمە کە ئەمریکا چی بەکارێنێت لە ڕاستە لە خەستەخانەیە تۆ مەجالیەوەت نییە ریسەرچ لەسەر نەخۆشکی بە شێوەیەکی زۆر زیاتر لە مختبەرەکان لەسەر مشک و بڵێن جرج و کۆمەڵێک لەو شتانەی ترەکرێت کە پشی لە هەنێک جاریش بە دەگمەن بەڵام زیاتر مشک و جرجە لەوێ حالیان ریسەرچی زۆر زۆرەکرێ بەڵام ڕاستە خۆ ناتوانانی بخیتە سەر مرۆڤ
واتە ریسێرچی زۆر کراوە زۆر بەیان سەرکەوتوو بوون بەڵام لە ئاخرا کەیتە سەر مرۆڤ زۆر قورسە کە حەل کرێ چارەسەرەکانیش لێوار وەکو ئێرێ تقریبن بەڵام جیازی باشتر و مەوادی باشتر و وە چارەسەرەکانیش زۆر خێرانین بۆ هەموو نەخۆشێکە بێ دکتۆری باتنی بیبینێ دکتۆری خوێن بیبینێ یعنی دکتۆری ڤایرۆزەبی ببینێەوە تا ڕاستە خۆتۆ ناتوانانی بڵێ من ئەم نەخۆشە چارەسەری شیمیایی پێمیان شتێک ئەبێ لەگەڵ هەموو دکتۆرێکا قسە بکات بەشەکان هەمووی بێت دانە بدانەوە بیبینێت چونکە ئەگەر تۆ دڵنیان نەبیتەوە ئەو شیمیاییە ئەتکوژێ و ئەمە هۆکارە کە بۆ زۆربەی نەخۆشەکان بەو ئەمرن لەبەرەوەی پێشوەخت هەموو شتێکی بۆ نەکراوە بێ هەموو لایەنەکان لێک بنەوە لە کۆتایە بڕیارێک بدرێت جا کاک ئارمان زۆر جار خوێندکاری ئێمە کۆمەڵک لەوانەکان کاتێکە لە مەکتەب یان تەنانەت لە زانکۆی ئەیخوێنە ئەڵێ ئەمە بە کەڵکێکی من دێ لە داهاتووە تو ئێستا خۆت بۆ منە لە بواری پزیشکێکا کە ویستوتە بیخوێنی چوی بیرکاریت خوێندەوە چوی کیمیات خوێندەوە یعنی هەر شتێکە پێویست بۆ تەنیا ئەوە بۆت کافینە بۆ کتێبێکی لەسەر خوێن تو چیت بە زانکۆیی و بە بڕوانە بە تەنانەت خوێندوتە چەند ساڵت بۆ داناوە ئەمە ئەگەر باسێکی بکەیت بۆ مناڵێ من بیرکاری بەکاری چیم دێر نازانم سینوس و کۆسینوس کەی ژیانی منە گۆڕی من لە هەموو ژیان مەکەڵکم لێ نەبینێ ئەمە باسێکیمان بۆ بکەیت کە بەڕاستی ئەم وانانە چۆن دواتر تۆ بە کەڵکت دێ ئەمە خۆی ڕاستیەکە کە هەندێک جار بەم دەڵێن تۆ زۆر قسە ڕقیت ئەویش لەبەرەوەی کە ڕخنەی توندم لەو سیستەم هەیە ینی نەگەر ئێرە ئەو شوێنانی کەوا ئەڵێن ئەگەر تۆ سێری مێژووی پزیشکی بکەیت واسێترین شتێکێک لەوانە جیازی ئەکسڕۆی و ئێماڕایە کە تۆ بەبێ ئەو ناتوانیش عملیاتە بکەیت لە خۆت بپرسە کێ و جیازی داهێناوە دکتۆر داینهێناوە ئەوانەی کە دانهێناوە 5 کەسن سییانیان ئەگەر هەڵەنە بن فیزیان تاواکرە دوانیان کیمیا وار 5 نۆبڵیان بردووە سێری دەرمانەکان کە زۆربەی زۆری دەرمانەکان دکتۆر دروستی نەکردو زانەکانی بواری ئۆرگانیک کێمستری و ئەناڵەتیکەڵ کێمستری داناوە سێری چارەسەرە تازەکانی بواری شێرپەنجەکە دکتۆر داینێنەوە عالمەکانی بواری بایۆکێمستری و مۆلیکولۆر باڵۆجی دانێنەوە سێری تازەترین شتکە ئەمان کە زۆر زۆر گرنگە نۆبڵی پزیشکی آخر ساڵانی 2021 کە برا دکتۆر نەیبردووە باڵکو کەسێک بردوێتی لە بواری مۆلیکولۆر باڵۆجی شەکە نۆبڵەکەی لەسەرەوە بردو کاتێک تۆ شتێکەکەی لەم شێوەی هەست بە ئازارەکەکەی ئەو هەستی دۆزیوەتە کە لە ناو لەشی تۆ چۆن ئەو ئازاراگا بە مێشکت چۆن تو ئازاری ئەمە لەگەڵ ئازاری گەرمیجیە ئەکەیتەوە لەگەڵ ئازاری سووتان و ئەمە پێڵێن نۆسیسپتراتە ریسپتەری ئازار واتە لەسەرەوە نۆبڵی بردو پێشەوە ساڵەکانی تر چەنا کەسێک کە نۆبڵی لە پزیشکی بردە بەڵام عالمی کیمیایە هەتا لە چارەسەرەکانی تر کە لە ئەمریکا شاکرێت لە هەموو بوارێکی پزیشکیە بەدەگمەن پزیشکن باڵکو پێژیان هەیە لە بواری بایۆکێمستری و کیمیا و ماتماتیک ومان دروستکردنی جیازی ئەماڕێکێکێکە لەوانە لەلایەن زانەکانی بواری کۆنتومە دروستکرەوە کە من ساڵی دووەم لە ئەمریکا کۆنتومم وەرگرت ئەو کاتە مناڵ دیار بووم هەموو ئەوانەی کە لێ بوون هەندەسە بوون شتی تریانە خوێند ینی دروستکردنی ئەم جیازانە پێویستی بە کۆنتومە تێبگەیت کە ئەمە پێوترا علمی زەڕە چۆن ئیشەکات تاوەکو تۆ بتوانێت ئەمە شیعانە دروستکەیت ئەم جیازانە دروستکەی بۆ تێگەشتن لە کۆنتومیش پێویستی بە بیرکاریە واتە بۆ ئەوەی بگەی بەم قۆناغانە بێت لە ئەوڵ دەست پێ بکەیت وەکو کوردەڵ بە شەوێک ناوی بە کوڕێک شتێکی وای نازانم زۆر شتێکی واڵم ینی تۆ بتێ ئەم جیازە دروستکەیت پێویستەکە کۆنتوم بزانیت بۆی لە کۆنتوم تێ بگەیت پێویستەکە بیرکارێکی زۆر قوڵ بزانیت ئەتا تۆ بەم ئەبێ پێویستت بەوەی بەخاوی بڕۆیت کەواتامە هەمووی پلەبەندیە تۆ تو قۆناغەکان هەمووی بێت دوای یەکا ببڕیت و دوای هەمووی هاوکێشت هێڵکێش یەکترکەی بووی کە بتوانی ئامانجێکی سەرەکی هەبێت ئێستا لە درێژەی خوێندنەکەتا تۆ چیتمەوە کە بتوانی کەیتر بگەیتەوە ئەنجامی کە خۆت مەبەستە بەڵێ هەر وەکو ئاخر شتیشکە لەسەر ئەو پلەبەندە بیڵێن لەسەر کۆرۆنا زۆربەی زۆری ریسەرچەکانی کۆرۆنا دکتۆرنی کردووە بایۆکێمیست و مۆلیکولێک لەوانە کە خۆمیشم لەگەڵا کرد لە ئەمریکا بایۆکێمیست بوو و ڤاکسینیش دکتۆر دروستی نەکرد بەڵکو بایۆکێمیستەکان و مۆلیکولۆر باڵوچەکانی فایزەر دروستیان کرد لە ڕووی خوێندنەوە لە ڕاستی ئەوە زۆر قورسە عادەتەن کاتێک تۆ زۆر باشە بیکە دان بەکەم و کورتی خۆتا بنیت ئەوە زۆر گرنگە چونکە
ڕەنگە بتوانانی خەڵگەڵ خەڵەتێنیت بۆی کە بڵێ ئەو مشەها دەکەمەوە من لە ئەمریکا بووم و نازانم چی و شتانیان لە ئەڵمانیا بوومیان ئەتوانی بۆ خۆڵخەیتە چاوی خەڵکەوە و چوزانم ینی قەنعات بە خەڵکە کە تۆ زیرەشیت بەڵام ئەوە گرنگە کە تۆ دان بەوایە بنی کە نایزانیت تاوەکو زیاتر فێربیت و بۆ من قۆناغی کۆتایی ڕەنگە تر ئاخر ڕۆژی ژیانم بێت شتێکی لە بابەتە ئیشەڵڵا کە تەمەند درێژە بیت ئیشەڵڵا کە بە بەردەوامی سەرکەوتنەکانت ئەبیسین و بە هیوایەوەی کە زۆر پلەی لەمە سەرتر ببڕێت هەرچەند ئەوێتەوە خەونێکی خۆشتەوە هەر هەوڵیشی بۆ ئەوەنەی کە ئێمە دەستەکان خۆشحاڵ بووین بەڕاستی وەکو گەنجێکی کورد توانیتە لەم قۆناغانەیە سەرکەوتن بەدەستبێنی وی واداریشین ئەوانەی کە هاوتەمەنی تۆن و لە زانکۆکانی کوردستانە خوێن و یەردەریشەوە خوێنن ئەمە ورەیەک و هاندانێکی باش بێ کاوانی ژەتوانن توانەکانیان بەکاربێنن هاوشەوی کاگامار تا بتوانن پلەیەکی باش بەدەستبێنن دووبارە سپاس بۆ تۆ هیواشە خوازین کە زۆرترین سوودی لێوەربگرین لە کوردستانە و هەر کاتێکیش ئەو خۆی وەکو خۆی ئاماژەی پیاڵە من هەمیشە تەلەفۆن و فەیسبوک و هەموو شتێکم کراوە ئەگەر کەسێ پرسیارێکی کرد ئەتوانم ڕاستەخۆ وەڵامی بەمەوە دووبارە سپاس بۆ ئامادەبوون بەخێر دەست خۆش بێت